لە بەڕێز مامۆستا وشیار جعفەرانی مامۆستا ئاینی لامان ئامادە بێت. مامۆستاگیان بەخێر برای گەورم بەخێر بێ سەر چاکان یاخوا بەخێر مامۆستاگیان فەرمە وە لە ناو ڕاستەدانیشی مامۆستاگیان یاخوا بەخێر خوشی بەڕێ سپاس دەکەین چەندێکە چاوەڕێمانەکەی سپاس بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونێ بێگومان لەگەڵەوەی هاوکارم سەحر ئاماژەی پێوە لەگەڵەوەی کە ئێستا لەم بارودۆخەی ئێستاین بەداخۆ کە قەت حەز بەم بارودۆخە ناکەین چکە هەر مناڵێکی کورد لە هەر پارچەیەکی کوردستان بێ لە هەر شوێنێکی ئەم جیانە بێ دڵۆ پێ خوێنیان ئازاریشی پێ بگا ئازار بە خێزانی هەمومانەکات چکە ئێمە کۆمەلگاکەمان کۆمەلگایەکی کۆمەڵایەتیە کۆمەلگایەکە لەژێر چەمکی پیرۆزی ئاینی ئیسلامە لەژێر ئەوەی کە ئێمە پێکەوە ژیانمانەیە لەبەرەوەی هاوسۆزیمانەیە بەیەکەوە کەواتە لە ڕووی ئاینی ئیسلامەوە ئێوە وەکو مامۆسای ئاینی کە ئیوادارین ئەمڕۆوە وەکو ڕۆژی هەینی لە مینبەرەکانەوە ئەو دەنگەی خەڵک لەسەر شەقامەکانە ئێوەش هاندەرێکی باش بن بۆ ئێمە کە بتوانین دەنگمان زیاتر بگاتە ڕۆژئاوە لە ڕووی ئاینی ئیسلامەوە ئەم بارودۆخەی ئێستا مامۆسا تۆ چۆنی هەڵەسەنجێنی؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين سپاس دەکەم بۆ ئەو کاتەکە بەخشیتان بە ئێمە بتوانین بۆ شاشە جوانەکەی ئێوە پەیامی خۆمان بگەینین بە بینەران و بیسەرانی خۆشەویست یاخوا بەخێر ئێمە مێژوو شاهیدە کە میلەتی کورد میلەتێکی مەزڵومە ئەم دوژمنانە ئەم گورگە برسیانە هەمیشە تینون بە خوێنی ئێمە بەڕاستی زۆر جێگەی داخە ئێمە کە ئەوەی کە هەیە ئێستا ئێمە وەکو یعقوب پێغەمبەر شکاتی حاڵی خۆمان لاخوا بکەین چونکە بەڕاستی ئێمە گەیشتومەتە ئەو قەناعەتە ئەمانەی کە ئیدعای مافی مرۆڤەکەن ئەمانەی کە ئومەی متحیدەن خۆی گوناه حار بڵێ متحید ئەسڵەن متەفەڕیقەن ئەمانە ئەم خاک و ئاوڵاتە کە هی ڕەب العالەمین ئێداوێتی بە ئێمە پێمان ڕەوا نابین و ئێمە چەند ساڵ و خەبات و شۆڕشمان کردووە لەگەڵ گەیشتووەتە قیممە یەکسەر وەکو کوڵەوەی باب چۆن مار و پەیژەکە ڕێک هێناوی نێنسەوە خوارەوە نازانم بۆ چاویان بەرایەنی نایێنێ نازانم بۆ ئەو حەقە دەدەن بە خۆیان کە ئێمە داپڵۆسن ئێمە بکوژن ئێمە قەتڵ و عام بکەن خاک و ئاومان داگیرکەن شەرەف و ناموسمان بەرن ئەم حەقە نازانم لە کوێی وەرەگرن یعنی ئەم حەقە لە کوێ جێ بێتەوە جارێ ئەمە لاخوا هەر مەرفوڵە ڕەفزە و خواوەری ناگرێت چکم خوا لعنەتیان لێکە على لعنة الله على الظالمين خوا لعنتي كل الظالم ظالم هر كسي بخوا لعنتي ليك من اگر ظلم لمن الله كانش ممكن قوانا على جاتور ملتي عبادك امتي عبادك شل 5 مليون نفوس لم سر ارزاق عرب تو بو او حقادي بخو خو بجي ترك بو او حقاي بخو خو بجي فارس بو او حقادي بخو بجي بو حق نادي بمن انت امام ميجو شاهده ڕۆڵەیەکی ئێمە لە خاکی ئەوانە نەکوژراوە نەچوینێتە سەر تورک نەچوینە سەر عەرەب نەچوینە سەر هەر ئەوان هاتۆ سەر وجی ئێمە هەر ئەوان تەعەدایان لە ئێمە کردووە هەر ئەوان زوڵمیان لێ کردووە ئەوەی کە خەفەت و ئەسەفی ئێمە پێخوین وەکو خزمەتکارانی میحرابی پێغەمبەر بە ناوی ئاینیشەوە ئێمە داپڵۆسن بەعەکسیشەوە خۆ ئێمە لەوان موسڵمانترین لەوان خواناسترین لەوان خواپەرستترین و مێژووی سەلمان دوێری تاکە میلەتێک بە بێشمشێر و بە بێخوێن تەسلیمی ئیسلام بووە میلەتی کوردە هەر لە سەرەتای بانگوازەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەککە کە دەستی کرد بۆ پەیامە ئەو پەیامە هەواڵی گەیشتوتە ئێمە کەڵەپیاوەکانی ئەم کوردستانە شیرینەی ئێمە چون بەیعەتیان داوە بە پێغەمبەر هەتا ئێستا ئەو بەیعەتە بەردەوامە هەتا ئێستا ئەو کارە خێرە بەردەوامە لەبەرەوە بەڕاستی سەیرم لێ دێ یعنی ئەوان بوون بە ساحێب ماڵ و ئێمە بووین بە میوان یعنی باش ئەم ئەرزە هی خوا نییە ئەم زمانە خوا نەیاوە بە من تۆ ئەگە بڕوات بەخوا هەیە خوا منی دروست کردووە بۆ من بم بە کۆیلەی تۆ خوا ئەو حەقیقیەوە بە تۆ من کۆیلەی تۆ بوون تۆ ئاغاوی ئاخرشتیوان نییە ئەمە زوڵم و ئەمە غەدرە ئەجا پێغەمبەر صلی الله عليه وسلم ووصف كده وما أرسلناك إلا رحمة للعالمين يدور رحمة للعرب رحمة للعالمين إمش لو عالمات جمانة بيتو إمش بشرين إمش حقي خمانية جاء في غمري خاص صلى الله عليه وسلم كصحابة كان دانيشتون قال يا أصلا في غمر عرب شتينا كده حزدك مو بيامة بمسلماناني كرزماني خوان بقين في غمر صلى الله عليه وسلم كصحابة كان دانيشتون في سلماني فارسي لقلا وفرمي سلماني فارسي آل بيتي في غمر جواني كردي لقلا وصحابي صحابي في غمر صلى الله عليه وسلم صهيب الرومي لقلا أو دروش ميك في غمر ذلك قولوا لا إله إلا الله تفلحوا لا إله إلا الله تبغوا خص الفراز به يتبوا
منەکەی بە کۆیلە یعنی خوا بەرداری ئێمە بکەن بە کۆیلە لەبەرەوە شکاتەکەی یعقوب پێغەمبەرەکەی إنما أشكو بثي وحزني إلى الله وأعلم من الله ما لا تعلمون من بقناعتكم من قناعت بما في مروفوان دروكن ولقل إما خائن بون ولقل إما دوروبون عمود جاري أول صالكاني حفتا كانوا إما تشنجار أو مالويرانو درب درو قرب سريان كلها ناس بوشو نو سانخوما حتى ظلمك جيشوتو قبري أولياء كاني شادرين قبري بشاو شاك كاني شادرين مزقو تكاني أنسود باشتو أجر مصماي مزقو بوسوتيني أجر مصماي قرآن كاتم بوسوتان يعني أو غدرتهم بوليك إخو باشو أو بيامي خوايا من بري بيغمر صالصم كوات أمان بقناعتي ما جورجنو لفيستي مرة أما من بقناعتهم دوشتيان هدف لما يكم يعني الإسلام لبرشاي أما ناشرين كان قبل الإسلام ضدي كرد مسلمانية أما يقدوهم كاريك بيانس في الراوة كبهيشيويك يعني أجر عدالة الإسلام لأرابيا شون متحدة كجناح في المتحدة عن بينزولاتا بواي لو بينزولاتا ولاتي شيء كرد بواي لو متحدة بواي يعني متري بروتشيا بإميرانا بين باشا يسكوي بقر محافظة كيرابيا بو دولتي عربية بناي الكويت بو دولتي كردينة بي أما مصيبة إنجا هل لم سليمانيا برزر لم شاري روشنبيريان بيز مفسير جناحك وبالمان بأستوي أم ظالماني كظلمانيك ودلنياشكم دلنياشكم بحول قوتي خوا برشتواني خوا إما أجر يكتوبين يقدنبين يقرم يسا إن شاء الله أم إيش خيري تاع تكون براسية ما خمان أو كمال يراني كل أم تفرقوا بارشة بونية دجمناني إسلامي ما كدوا بصير شوار دولة بصير شوار جرجا يما توزيع كدوا كمال يراني كل إما أجر يكتوبين يقدنبين يقرنبين يجزمان بتعبير الرجعنا كان بدوري شيء زور كاري جميع مش لمن بركاني في غمره هول بين يجرزيو تبعي أمان جيني بأوات أجر قتل عامي جماعيش باب حموما بيكم كوشي قيشة زي شيء خويدات الشهيد بالبناء شرف وناموس وخاك أولاتي خويدا أما نعمتي جوري شهادة نعمتي جوري ويتخذ منكم الشهداء شهيدا كان خوها اللي بجيري جاء من السر ومن نجوم تسر ورجي خلقات السر مجيم يبدي فعل خاك أولاتك خوكم شرفي شيء جوري ورقم أنت من أجمل برنامج جناب تامو يما أفرتاني كرد حتى لصدمي بيغمر صلى الله عليه وسلم لجنگی بدر ئافرەتێکی کارامەی وەکو ئافرەتەکانی گەرمیانی ئێمە دیفاعی لە پێغەمبەر کە سەڵسەم برینەکانیان بۆ ئەپێچان ئاویان بۆ بردن پێغەمبەر صلی الله علیه و سلم کە هیجرەتی کرد چووە ئەشکەوتی ثەور کە چووە ئەشکەوتی سەر کێنانی بۆ بر ئەسمائی کچی حەزەتی ئەبوبەکر ئافرەتی بۆ حتا لەقەبی ذی نطاقین یان ناپێ بۆچی وتیان خاوەنی دوو پشتیۆنە لەبەرەوەی ڕێزمێ بۆم خوشکم بۆ ئافرەتەکان حامیلە بوو بە پشتیۆنێکی حەملەکەی گرت و بە پشتیۆنێکی خواردنەکەی برد بۆ باوکی بۆ پێغەمبەری صلى الله عليه وسلم لبرو أفرتاني كردي أما بتايبتي أفرتاني جرميان قالتيان فيناك من يجنوني خوش دول جرمو أقام لي بأم خوش كخسيشي نقل كر من منالبو أفتي كدراوسي ما وتي برو بيا بانك ماري بمجو سباني وبا ما ركب كل شيء من يشتم باشا تار رام كردو شوم بيا بانكم هاتمو أفرتك بتابري ما ركي خصو خوارو كشتوي تيجي جاي أي براسي أفرتاني أما بغيرة أفرتاني أما بشرف أفرتاني أما بعزة أفرتاني أما بكرامة وإنجا أم بيشمرجع كلا لم دهاتنا بوا هموي أفرتي كردنا وتشتي ولنا وخدمتي كرو بريكرو لبرو خواي جل جلاله أمي كأو حرمتي كيا بأفرت يما بأفرت كانوا جوانين بأفرت كانوا مردين أو قاعدة كده همو بيعيش مرد خانمي كي باشي ده برشته من لكاتي حكمتي باشي ده ولا ترشوا أفرتي كارامو بشرف هو بغيرت وكو أفرتاني جرميان وشمال مسلم كغيرتي كي جواز يعني هي بمردكي وتو برو قدند آزابي دفاع لم خاكو أو نشيمانه بكم نايل من الله كان محتاج بأجر بفوجرينه بخيم كل بخيرانكم أما جيجي تقديره جيجي ريزة إنجا أو سرو ميزة سن خان من هي كأو سرو ميزة أنا بس هلا خوانها حتى أفرتي أبو لبس يعني أي شقاي بخوا مسدسية بس بشيء وايد بس من قناعتهم معزي بياو أفرت هي بعزي بياو بغيرة له يعني بياو هي غيرتي وأفرتينية لبرو بقى حقيقة خشرنية هالشي بياو بيتطاول بلام غيرة أساسا إنسان كان شو بياو بيتشجن بيه أبي ظلمي ظالماني في قبول نكري تربى ببيتوانا شوني بودا كري ردي أو ظلم باتو جاء أميدم هي إن شاء الله وكو دجمناني أم كردستان الشيري شون برو رشي بخجالتي برسوائي شون ناو زبيل داني ميجو إن شاء الله ما نشر أوي مصير يعني إن شاء الله بلام أوي كجرنجا شاعري كي كرد
كورزمان دفرمي شعرك عليه حد لكم لخدمتها وبينراني خصوصي شابي خنوم ناني شانكي على قرآن حق دا بقش جاء سنديرك زور جاني على قرآن حق دا بقش ما في درنات لمش ورا كردي مسلمان خد لسري باب كرست دباها مو يك بقرين الله إسلام هل بقرين ورزقاري قومي كل رجاي پیغمبر بقرين چونکە پێغەمبەرێکی وایە تەنها ئەو پێشەوایە دەبا بیکەین بەڕابەت چونکە نێراوی خوایە خاوەن یاسای قورئانە دەستوری گشت جیهانە ئەوەی کە دوای نەکەوێت داماوە پەرشیمانم بەڕاستی ئێمە ئەوەی کە ماڵی وێران کردین ئەو تەفرەقەی ئومێ دەکەم ئینشاءڵڵا ئەم کارە ببێ بەمایی خێر بۆمان و ئینشاءڵڵا بەڕەشی و خەجاڵەتی و شەرمەزاری ئەوان تەواو بێ بە سەربەرزی و ڕووسپێتی ئەمەش ئینشاءڵڵا کۆتایی ئینشاءڵڵا هەر بەو شێوە بێت جەنابی مامۆستا ئێمە ئێستا ئەبینین لەبارەی ئەم بابەتەوە ئەوەی کە خوشکەکانی ئێمە لە ڕۆژاوە شان بەشانی براکانیان چەکیان هەڵگرتووە خوێندنەوەی جیاوازی بۆکرێت هەر لە تاکێکەوە لەوانەیە بڵێ دوژمنەکە زۆر بێڕەحمە دیمەنمان بینی سوکایەتیان بە کچی ئێمە کردووە بەداخەوە دوای ئەوەی کە ئەوە ئازایانە گرتویانیانە لانەیە کەسێک دڵی ژانەکەڵێ بۆ نمونە ئەمە جوان نییە پیاوێک بگرن هێشتا تحملی ئاسانتر تاکو ژنێک یاخود بوون لە ڕوو ئاینیەکەیەوە هەندێک جار خوێندنەوەی جیاوازی بۆ کرد بەڕێزت پێمان بڵێ لە ڕووی ئاینەوە چەند بە زەرور باسەکرێت پیاوێک چەک هەڵگرێ بۆ خاتونێک چۆنە ئایا هەر بەو شێوەی زەرورە ئەگەر نەکرا ئەگەر مەجال نەبوو دوژمنەکە بەهێز بوو خوشکە بەڕێزەکەم جیهاد لەسەر پیا و واجبە لەسەر ئافرەت واجب نییە ئیلا مەگەر بگاتە حاڵەکاتێک و چۆنەوەی نەفیری عام نەفیری عام ئەوەیە کە ئەو مامۆستایانە ئەو زانانی کە مفتین مجتهیدین ئیجتیهاد دەکەن ئەو کاتە ئەڵێن کاکە حاڵمان لە حاڵێکی زۆر خەتەرە و قەتڵی جەماعیە کە مادەم قەتڵی جەماعیە با هەمومان دەست لە دەست و قۆ لەخوا دەستی بینێ و دیفاع لە خاکمان لە ئاومان لە شەرەفمان لە ناموسمان لە دینمان بکەین کە هەمومان بێکەوە ئەو کاتە ئافرەتان دەبێ هاوکارمان بن دەستبارمان بن ئیتر بەپی ئەو توانا و تااقەت و حوسڵەی خۆی مەسەڵەن بڵێن بۆ نمونە لەسەر جومعە لەسەر ئافرەت واجب نییە ئەگەر چوو بۆ جومعە خۆی هیچ مانعێک نییە ئێستا ئەوەی لە ڕۆژاوا ئەگوزارێت چۆنە بەڕاستی ئەمان دەستیان داوەتێ کارێکی زۆر نادروستە قەتڵێکی جەماعیە زۆر بێڕەحمانە زۆر بێ بەرزەیانە شەلم چۆرم ناپارێزم دەستیان داوەتە ئەو خەڵکە یانی باشە تۆ چه حەقێکت لا منە چه حەقێک لا منە چ زوڵمێکم لێ کردووی چ غەدرێکم لێ کردووی باشە تۆ خوا دروستی کردویش خوا دروستی نەکردوم خوا تۆ کردووە بە عەرەب خوا منی نەکردەوە بە کورد و ئیختیلافی ئەلسینەتیکم و ئەلوانیکم ئیختیلافی جیاوازی زمان و جیاوازی ڕەنگ و هین ئەبێ ببێ بۆ تۆ ئەگەر ئیدعای ئەوەکەی کە تەمسیلی پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵاتو وسەلام بێ بەشبی لە شەفاعەتی پێغەمبەر کە پێغەمبەر ئەو میزانی کە داینە بۆ هەڵساندنی عەبدەکە ئین ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم بەڕێزتان لا خوا ئەوەی کە تەقوای زۆر بێ نەوی تۆ عەرەب ئین ئەکرەمەکم عیند الله عەرەب نەوی تۆ وما أرسلناك إلا رحمة للعرب للعالمين مش للجن أو للعالمين إما جيمان بيتهم جاء في غمر لا فرق بين عربي ولا عجمي ولا أسود على أبيض ولا أبيض على أسود إلا بالتقوى كرد أنا ناس كتو خوكرو بخليفة الراشدين وإما دا بلوسي نا أنا حقيقة من ظلمة أما غدرة دبير والله كان يما تيبقين كأمانة دسي تشورو تلكني إخوان بسر إما أسرم بوشي بوي إما بكن بدجنكاتي خوشي بأسي طبعا بأسي أنا فرقاني هم أنا حاشا جاشي نيكن جاء أما إخوان نو كري جولا كان فيتي جولا كأم إشاكن بو أقل بيت تنبيه كاتي خوي أنو صاروخي عباس وحسين بو يخلق جون بس إمام عباس وإمام حسين بوي الذين كيدرك إن جاء سورتي كأننا بوي أنفال يعني شيء أنفال يعني مالي غنيمات لأنجام شرك لبين المسلمين كانوا كافر كانوا درسوا إما لتوم صمهاترين لتوخوا نازترين لتوخوا فارسترين ولا فرموا يجندم بيبلا لم كنتوا ثاني إمام مسكوتي ثاني ولا يجندم بيبلا كأس حاليا هل مش هاي سمع شخص لشخص الجمعة كريه تو شو نتواني أمي لتبقى كافر داني وبيدين داي أنفالك تو خيانتك لم دينا تو بهم إسلام ناشرينك إلى برشاي خلق تو أتيو خلق لإسلام دور خيتو يما جيشونة من خم جيشونة توقعنا دم يكزول ولا كاتي زمان بعثوا لو تيجيشون كأمانة يعني إسلام لبرشاي موالي وكمل كاك إسلام رقي لي إسلام حق تاعنا داته إسلام زبالام خجالتي ديواني خوابن أو ظلم مالية كان شكون خواب كباني بشرية تكفر يا أيها الناس أي بوي الناس نين هل ناس نا جاءت القرآن في رتكفر نشي الأعراب أشد كفره ونفاق أما القرآن في غمرة ويل للعرب من شرقة اقترب
ئێستاشی لەگەڵا بێ ئێستا ئەوان چاولێ ئەو تا لە کوردستانەکە ئێمە بە عەرزوی خوا نییەن و چون تەراتێنەکە لە قۆفی قەرەداقە لە کوردستان کام شوێن کام گوندی ئەڵێ ئەوان شوانمانن گاوانمانن دوکانەکان هەبوو ئەوانەی بن بڕێەوە هەتا دوکانەکان زۆر لە عەلوەکە من ڕۆژێ چووم قسەم لەگەڵ کەچی وتم بە کوردی قسەوتی احكي بالعربي تم اي قرة سرم الوكل فوق بعرف تيجي باشا ديتو اما مصيبتك قوريه اما مصيبتك انت هدفك تريش يعني مصبلين ياما لقى عرب اخو دراوسي مانبون يعني بقناعاتي خوما قناعاتي خوما رايي خوما يعني اهون ترين دجمني اما عربه يا بدرجة أولى تركيا باشان فارس جا عربة بو أهوانية شو جا عرزكم يك نقطة براي بسوق مولاتي بين لا عمره لا مالي إخوة برادرێک ئەوە وەکو چۆن بڵێ نووسینگەی هەبوو وتم تەفسیری کوردی هەیە بمدەیتێ وتی شسەوی بێت تەفسیری کوردیە القورآن عربي وتی تۆ چی دەوێت بەسەر تەفسیری کوردی قورآن بە عەربی هاتەوە وتم ئەی اختلافی ئەچێنیتکم ئەلوانیکم چی لەکەی کە ئەوم پێ خوا هەڵناگرێ بە وجدان شەویلا ڕاتە من داوای لێبوردنەکەم غەڵەت بووم ئەنجا الحەمدولله لە سعودیە 5000 قورآنیان بە زمانی کوردی الحەمدولله تەفسیری کوردی کە لە کوردستانی ئێمە خۆ دەزانین هەر لەم شارە 20 مفەسیری قورآنی تێ دەها ڕاوەکاری حەدیثەکانی پێغەمبەری هەیە بە زمانی کوردی شیرین تۆ بۆ ئەم حەقادەی بەخۆ کە من داپڵۆسی من ئیباد دەکەین ئەمە غەدرە یعنی حتا ئێستاشی لەگەڵا بێ کە ئەو فەڕی دنیا لە پێشکەوتندایە بەڵام تا ئێستاش نایڵن بە کوردی بنووسن بە کوردی بخوێنن بە کوردی بدوێن ئەمە زوڵمە ئەمە غەدرە لەبەرەوە بەڕاستی من پێم وایە ئەمە غەدرێکی گەورەیە و ئینشاءالله بە حەول و قووەتی خوا هەموو شتێ لە باریکیا بسرێ ئینشاءالله زوڵم لە ئەسووریا بترێ باشە مامۆستا گیان ئێمە زۆر جار ئەگەر بینە سەر حەقیقەت و بینە سەر ڕاستی و بینە سەر حەق ئەوان قەرزاری مێژووی ئێمە شەبلاوایە ئێمە لە هەر پارچەیەکی کوردستان بی خزمەتی ئەوانمان کردووە جیهان شایدی ئەوەیە ئەو شەڕێک کە بە جیهان نەکرا دەستێکی ڕەشی وەکو داعش کە هاتووە بە ناوی ئیسلامەوە کە ئیسلام ئەم هەویچی لە مەدیتانیەکەوانەی ئەوانەی کەن حاشاوەلیلە ئەمان هاتوون بە ناوی ئیسلامەوە ئاوە ئەچنە سەر ماڵی خەڵکو و ماڵوێرانی و ئافرەت و کچەکانیان ئەفرێنن کە ئەمە هیچ ئەوانە نییە یعنی چەندین ساڵە لە خاچێکی وەکو سووریا کە بەشێکی زۆری کوردستانە ئەوان عەرەبەکانی ژەپارێزن کەچی ئێستا ئەوانە ماڵەکان بە ئێمە چۆڵەکەن ئەوانە خوشک و براکانی ئێمە دەرەکەن ئەوانە کەسە بە ساڵات چوەکان و خاوەن پێداویستی تایبەتەکانی ئێمە کە لە میدیاکان و بینین لە ماڵەکانی خۆیان ڕوانیانەکەن هیچ گوناحێکمانێ ئێوەشمان پاراستووە چەندین زیندانمان کردووە کە ئەو دەستە ڕەشە لە ئێوە دوورخینەوە ئێساوان هەوڵێن دەستە ڕەشەکە جارێکی دەرگیان لێ بکەنەوە ئاخر ئەمە گوناحێکی زۆر گەورەیە لەگەڵ ئەوەیە مامۆسا ئەمڕۆ ڕۆژی هەینیە ئەرچی ئێوەی مامۆسی ئاین تا چەند گرنگە کە بۆ ئێمەی کورد لە مینبەرەکانتانەوە لە دەنگی ئێوە بڕوات کە ئەم پاڵپشتیە بەردەوام بێت ئەم پاڵپشتیە بۆ خوشک و برانەکانمان بەردەوام بێ من دڵخۆشم بەڕاستی خۆمێکێک ملوانی کە دوێنێ لەسەر جادە بوو ئەبینم لە هەرێم لە کوردستانی گەورەیە ئێستا هیچ شتێک نەماوە جیازی تیا بکرێت هەمومان یەکمان گرتووە یەک دەنگمان هەیە ئەڵێن کوردین الحەمدولillah ئەم کوردبوونە تا چەند گرنگە زیاتر پتەویکەین زیاتر بەیەکەوە بین بۆی کە بتوانین بەرگریەک لەو خوشک و برایانە بەخوای گەورە ئێمە ئەساس حتا فرمودي بيغمر يد الله مع الجماعة ومن شذ في النار إنما الذئب يأكل من غنم القاص أفريد دسي قدرتي خالق القوم واحد لقد تفرقوا دوبارك يعني باشا أما بيلاني دجمناني أم ملتي أو كسي ادعاء أواكا بعلماني وبإسلامي ادعاء أواكا كدفاع من شاء أمره كاتري ناس كتيرين كاتك بيشمان بيقتنا بيشمان بيقدنا هموشتي ولا خين من لمزگەوتەکەی خۆما ئەزانی چی موتەوتمە کاکە هەر کەسێک کە دێتە مزگەوت کە قاچی ڕاستی خستە ناو مزگەوتەوە بێ هەرچی ئەفکارە بێ خاتەوە دیۆ لێرا موسڵمان و برایەکین ئیتر هەر ڕەنگیەکە هەر دەنگیەکە مشکلەمان نییە هەر بیر و بۆچوونێکی کەیفی خۆیەتی یعنی بەڕاستی ئێمە ئەمڕۆ زوڵمی ئەومان لێ نەکرا بڵێ کاکە نابێ نوێژکەی نابێ ڕۆژوو وگری نابێ عیبادەتکەی نابێ بچی بۆ مزگەوت کەس حەقی لێ بەسەرەوە نوێژەکەی ڕۆژوو وگری عیبادەتەکەی کەیفی خۆتە کەس ڕێی لێ نەگرتووی و هیچ هینێکی ئەوەشمان لەسەر نییە کە ئێمە خەڵکێک هەبێ بڵێ نایڵم نوێژکەی خەڵک بێ نایڵێ ڕۆژان بڵێ نایڵم لە چکەی شتی جوان نییە لە وڵاتی ئێمە دا لەبەرەوە بە حەقیقەت ئێمە زوڵمی نەتەوایەتیمان لێکراوە زوڵمی زمانەکەمان لێکراوە زوڵمی قەڵەمەکەمان لێکراوە ئەمە تاوانجا کەواتە بێ ئێمە هەوڵ بین بە حەول و قووەتی خوا دژمنانمان کوێرکەین بۆ دڵنیاشیانەکەم
دڵنیان شەکە ئینشاءڵڵا بەو سەرشۆڕی و شەرمازاری ئەو بێ سەر بنێنەوە چون ئێمە گەیشتوینەتە سەر دڵیان جاران نەما بڵێ ئێستا مەسەل جاران بڵین ئێستا کوردستانی ئێمە سلێمانیە هەولێر یا کوردستانی سووریا یا کوردستانی ئێران یا کوردستانی تورکیا ئیبادەکەی بڵێتەوە ئێستا کوربان هەیە لە ئەمریکا کوربان هەیە لە بەریتانیا کوربان هەیە لە فەڕەنسا کوربان هەیە لە نەرجیز کوربان هەیە لە سویدە هەمووی ئەلحەمدولیلا بەسەر ئەزا بڵاومان کردووە بە حەیاتی ناتوانن ئینشاءڵڵا ئێمە بنە بڕکەن تێگەی چووم ئەوە قسەیەکە خەیاڵیان خاوە بە حەول و قووەتی خوا بێ ئەو ئاواتیان بخەنە ژێرگەڵ بەڵام ئەوەی کە گرنگە وەکو جەنابەت فەرموو پەیامی ئێمە هەم لە مزگەوتەوە هەم لە ڕاگەیان نەکارەوە ڕەحمەتی خوامان لێ با هەمومان هەڵبین برینەکان چارەسەرکەین یعنی من زۆر جا بە ڕاگەیاندەکان بێ قەزا بن ئەگەڕێن بە دوای زۆفی ئەم میلەتە بە دوای شتی خراپی ئەمە کە واز لەوانە بێنە کاکە وەختی ئەوە نییە وەختی ئەوە ئێستا ڕۆژی گوێم لە برادەرێ بوو لە شارێکم کوردستان باش ناوی شارەکەش نەبم ئەی من چوومەتە سلێمانی نەمدیوە بەردێ بخەنە سەر بەردێ ئەخر ئەمە بێویژدانیە ئەمە بێویژدان وەختی ئەوە نییە وەختی ئەوە نییە ئیتر ئیش کراوە لە زۆر و لە کەم کەم ئەگەر مقەسیر بووین با ئێمە چاوپۆشی لێکەین ئێمە شتێکی کە لە پێشترە کە ئیبادەکردنی هەمومانە کە لە ناوبردنی هەمومانە ئێستا خەڵکێک وا بیرەکاتەوە لە بەسە بۆ وازانێ کە کابرا دوژمن ها ئەڵێ ئەمە مەلاوشیارە بیخەنە ئەولاوەنە بەخوا هەمووی ئیباداکە هەمومان بێکەوە تیاچی هەمومان بێکەوە کیمیایی کرد بە سەرمانە فەرقی حتا بێزمانەکانیشیان لە ناوبردین ئەنجا یەک نقطە زۆر بەلامەوە گرنگە کە بینەران بیسەرانی خۆشەویستی لێ ئاگادارکەین خطەی شەڕی پێغەمبەر ئەم ناڵێ من تەمسیلی پێغەمبەرەکەم ێستا خۆی نەکرۆ بە خەلیفەی ڕاشیدین لێ ئێمە دێ ئەمە نەک ئەحمە و شەڕنی هەر لە ئەساسا بێ شەرعی کرد هەر لە ئەساسا بێ شەرعی کرد چوو سەیری کرد پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و لە شەڕە ئەبێ مڕعاتیم خاڵانە بکە یەک ئەبێ پیاوی ڕیسپی و ئافرەتی بەتەمەن دەستی بۆ نەبرێ بەهیشەوە ئەمە یەک دوو ئەبێ ئافرەت حیا و حرمەتی پارێزرابێ دوو سێ ئەبێ مناڵ بە هیچ شێوەیە دەستی بۆ نەبرێت کە مناڵەتی تاوانێکی نوێ هیچ زەربێکی نییە تۆ ئەوە من تاوانبارم مناڵەکەم بۆ کوژی مناڵەکەم بۆ لە ناوبێ ئەنجا باخ و باخاتی خەڵک بە هیچ شێوێ نابێت دەستی لێ زەری بێت تۆ تا خانووکانیش مەڕوخێنی بەسەرمان ماڵەکانم وێرانەکەی نەک بە خانووکەی خۆشم بە خانووکەشم ڕازینی مزگەوتەکەش مەڕوخێنی ئەو شوێنی کە سوزدەی بۆ خواتیە ئەویش ڕوخێنی ئەویش وێرانەکەی ئەمە لەکوێی ئیسلاماتی بێتەوە لەکوێی فەرمودەکانی پێغەمبەر یعنی قەناعەت دوابێ برانن خوشکە بەڕێزەکانم لە 100% جایەتی ئیسلامەکەن وە گورگن و لە پێستی مەڕدان بە هیچ شێوەیەک ئیسلام ڕێگە بەوە نادا ئەو زوڵمەکە ئەو غەدرە بکات یعنی بۆ تۆ خۆت ئێمە کە کابرای کوردی قسەیەکی جوای لە خۆمەزانم چۆمێشێ بەو داقەوە ڕۆژێکە بن تۆ داشی دامەی دانراوی تۆ داشی دامەی دامڕایی نەخۆ تۆ بە نە بە ئینتیخابات هاتوویتەوە پەیامێکە پێست پێراوە تا کاتی خۆی ئیتر ڕۆژێکی ژەبێ شەقێکی لە تۆڵە ئینە باش من زۆر لەوە سیرترم بەلا باشە تۆ ئەوە فەلەستینە لەوێ ئەوە ئێمە لێرەوە یارمەتیمان نەنار بۆ غەزە ئەوە پیاوەتی و وەفاڵینەکەی ئێوە بۆ ئێمە کە ئێمە ئیباداکەن ئێمە لەسەر مینبەرەکانی پێغەمبەر دوعامە ئەی بۆ ئێستا ئەوان هەڵوێستێکیان نیە بەرامبەر بە ئێمە بۆ موقیفێکیان نیە بەرامبەر بڵێ کاکە ئەوەنگە دەوڵەتی عەرەبی هەیە دەی کاکە ڕاپەرن بڵێ ئەم زوڵمە بۆکەن ئەم غەدرە بۆکەن ئەقرا و میلەتە میلەتێکی موسڵمانە میلەتێکی خواناسە حتا کاتی خۆی ساڵی هەشتاکانە یەکێ لە زاناکانی هاتوو بۆ ئێرە کە بەیانی گوێ لەم هەبوو بانگە سەڵاوتی باشە بە کوێیە ئێمە کوردستانەتی وەڵڵاهی ئێمە خەجاڵەتی لا خوین کە ئێوەمان بە کافر و بە زەندی قەزانی بەڵام خۆ ئێوە لێمە موسڵمانترین ئێوە لێمە خواناسترن ئێنجا ئێستا هەر ئێستەی لێگەڵا بێ ئێستا چەند خوشک و برامان تا لە عەمرە لە ماڵی خوایە لما چۆ بۆ زیارەتی ماڵی خوا بە ئافرەتمان بە پیاومان بە گەنجمان بە کوڕمان بە کچمان زەلام هەبوو پار ناپێرار لەگەڵ منا بۆ خۆی و خێزانەکەی 280 وەرەقیاوە بە بۆی زیارەتی ماڵی خوا بکە 280 وەرەقە لەم ڕۆژە زۆرە لە دەمی خۆی و لە ماڵ و مناڵی گرتووەتەوە چۆ بۆ ماڵی خوا کەچی تۆ ئێستا تۆ بووی بە ئیسلام و منیش بووم بە کافر ئەخر ئەمە لەکوێجێ ئەنجا ناترسی لەخوا کە تۆ بە منەڵی کافر کە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ ئەگەر بەیەکێ بڵێ کافر نەبێ خۆ کافرە بی ئەگەر بەیەکێ بڵێ منافق نەبێ تۆ خۆ منافقە بی تۆ حکمی کافر بەسەر منادەی لەخوا ناترسی ئێخوا چۆن ئەمە لێ قبوڵەکە لێت قبول ناکە ئەنجا دڵنیاش بن بە حەول و قووەت ئەمیش کۆتاییە ئێمە زۆرمان بینیوە ئینشاءڵڵا ئەمانیش هەر مەسیریان وابێ بە حەول و قووەتی خوا ئەوەی کە گرنگە ئێمە الحەمدوللا ئێستا سوپاس بخوا دەستمان خستۆتە ناو دەستیەک ئینشاءڵڵا دەستی قودرەتی خوش دەگەڵمایە ئینشاءڵڵا ئێمە نەوەی ئیبراهیم پێغەمبەری کە فەرمووی یا نار و کونی بەردەوە سەلام عەلە ئیبراهیم ئینشاءڵڵا ئێمە خوایە ئەم ئاگرە لەسەر ئێمە بکوژێنەرەوە ئەم موئامەرە کە لەسەر ئێمە ئینشاءڵڵا بە قازانجی ئێمە و بە زەرێری ئەوان ئینشاءڵڵا هەموو ئەم پەلامار و ئەم ڕەفتار و ئەم کارانەی بەرامبەر ئێمە ئەیکەن
دوورە لە ئاینی پیرۆزی ئیسلامەوە هەر نەک لە ئیسلام هەر لە ئینسانیت لە ئینسانی دوورە. هیوادارین کە هەمومان وەکو مامۆسای بەڕێز فەرمووی هەمومان بەیەکەوە ئەو دەستەی کە گرتومانە بەیەکەوە بتوانین زیاتر تۆنگیکەینەوە زیاتر هەمومان هەوڵ بین. ئێمە لە سلێمانی لە هەموو پارچەکانی کوردستان ئەم دەنگەمان هەر بەردەوام بێت، هاوارەکەمان زیاتر بێت کە بتوانین لە ڕووی هەموو لایەنێکەوە هاوکار بین بۆی ئەو خوشک و برایانەمان لێ ئەو غەدرە گەوری لیان کراوە بتوانین ساڕێژی کەین و بتوانین بنبڕیکەین. دووبارە سپاس بۆ تۆ مامۆستا، زۆر زۆر بەخێر بێت، زۆر زۆر سپاس.